هاوشێوی بەشێک لە منداڵانی تری سنوورەکە سەردانی ئەو باخچەی ئاژەڵانەیان کردووە کە پاش 3 ساڵ لە کارکردن سەرنجام لە مەراسیمێکدا لە ناحی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ بەڕووی هەوڵاتیاندا کرایەوە. باخچەکە لەلایەن دەستگای ژیان بۆ مافەکانی مرۆڤ دروستکراوە کە لەلایەن وڵاتی ئەڵمانیاوە پاڵپشتی مادی دەکرێت. سەرجەمەم خانوە لەگەڵ دروستکراوانە باڵندە و پەلەوەری خۆماڵی تێدا بەخێو دەکرێت و بڕیار وایە وەک ڕێگە چارەیەکی دەرونی بەکاربهێنرێت. هەوڵماندا و ئاژەڵانی خۆماڵی بەکاربهێنین ئەم حەدیقە لە 3 پرۆژێ پێکاتووە پرۆژەیەکە بۆ ئاژەڵەکان و کۆمەڵە خانووە بۆ ئاژەڵەکان و چارەسەری دەرونی و فیزی و سیمینار و ورکشە و هەروەها بایۆگازێکیشمان هەیە لێرا بۆ ئەو پاشماوەی ئاژەڵانە و خۆرد و پیسیانەی دەوروبەری ئێرە کۆیەکەنوێنێ ئەبێ بە غاز و بەکارهێنین بۆ سوتەمەنی ژوورەکان وە. بەکارهێنانی ئاژەڵ و باڵندە بۆ چارەسەری دەرونی بیرۆکەیەکی نوێ لە عێراق و ناوچەکەدا و کەسانی پسپۆڕ و شارەزا لە باخچەکەدا ئامانجانە مرۆڤ ئاش بکەنەوە بە سروشت لە پێناو کەمکردنەوەی تەنگەژە و زەبرە دەرونیەکان. تایبەتی هەندی حاڵەتمانەیە کە پێڵەن زەبری دەرونی ترۆما کە لە ڕێگای مرۆڤەوەکری ئەو کاتە ئەو قوربانیە ئەو کڵاینتە ئامادە نیە لە ڕێگەی مرۆڤەوە جارێکی تر ئەو ترسشتەی بڕێنێتەوە بۆیە چیەکەین لە ڕێی پێنج دروستکردن چارەسەری بە ئاژەڵەوە لە ڕێگای ئەتازمێنتەوە بەرکەوتنەوە چەند قۆناغی شێ پیشانی ناڵەکەین وەکو چارەسەیەک زۆر ڕۆڵێکی گرنگی هەیە لە زۆربەی حاڵەتە نەفسیەکانە بە تایبەتی ترس و ترۆما و شەرم و لایەنی کۆمەڵایەتی و کۆنداک دیسۆردەر. هیوادارین لە داهاتوو ئەم ناوەندە ببێ بە ناوەندێکی ئەکادیمی باش بۆ فێرکردنی قوتابیان و ئەو کەسانی لەم بوارەدا دەخوێنن. ئێمە لە زانکۆ بە شێوەیەکی تیۆری ئەمەمان خوێندووە بەڵام ئەمڕۆ بە شێوەیەکی مەدانی توانیمان ئەم چالاکیە ببینین. هیوادارین لە داهاتووشە فراوان بکرێت و خوێندکاران بتوانن سوودی لێ ببین. ڕێکخراوەکە هۆکاری دروستکردنی باخچەکەی لە ناحیی شۆڕش گەڕاندۆتەوە بۆ بوونی ژمارەی بەرچاوی وارسیان پارکراوان کە بە جۆرێک لە جۆرەکان کاریگەرە نەرێنەکانی قۆناغەکانیان پال بەسەر دەرونیانەوە ماوە. جگە لە بەکارهێنانی باخچە ئاژەڵان بۆ چارەسەری دەرونی دەستگای ژیان لە ساڵی 2002 بنکەیەکی لە ناحیی شۆڕشدا کردوتەوە و لە ڕێگەی جۆراوجۆرەوە چارەسەری کۆمەڵایەتی و دەرونی و یاسایی ئەنجام دەدات کە بە گوێرەی ئامارەکانی خۆیان زیاتر لە 3000 وڵاتی سنوورەکە سەردانی کردوون و چارەسەریان وەرگرتووە. ڕزگار جەباریان ئارتی ناحیی شۆڕش.